سڵاوتان لەبێ بەڕێزان. ئەگەری ڕوودانی گۆڕانکاری لە کۆماری ئیسلامی ئێراندا پرسێکی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئایا خۆ ئامادەکردنی پارتە سیاسی کوردەکان چییە بۆ ئەو ئەگەرە؟ ئایا جیابوونەوە سیاسیەکان کاریگەریان هەیە لەسەر ڕۆڵ و یەکدەنگی کورد لە دەستکەوتنی مافەکان؟ کاریگەریەکانی پەیوەندی هەرێم و ئێران چییە بەسەر کوردانی ڕۆژهەڵاتی کوردستاندا؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو تەوەرانە و چەند بابەتێکی تر عومەری ئیلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان میوانی ئەم جارەی بەرنامەی چاپێکەوتنە. زۆر بەخێر بێ کاک عومەر. زۆر سپاستان دەکەم. سڵاو هەیە بۆ هەموو بینەرانی نارتیش. زۆر سپاس دەکەین، زۆر بەخێر بێ. پێت وایە ڕوودانی گۆڕانکاری لە ئێراندا ئەگەرێکی نزیکە، ئەگەر نزیکە پێوەستە بە هەڵبژاردنەوە یان بە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ من لەم وایە هەڵبژاردن شتێک نییە کە گۆڕانی جددی لە سیستم و دەستگای حاکمیت لە ئێراندا پێک بێنێ. ئەوە قەتعیە و ئێمە هەمیشە هەروە بیرمان کردوێتەوە. گۆڕانکاری ئەو دەورەیەش ینی لە مەسلەی هەڵبژاردندا تەنیا ئەوە دەبێت کە سەرۆک کۆمارێک دابنێن کە دەگەڵ دەم و دەستگا لەگەڵ قووەی قەزاییە و لەگەڵ قووەی مقەننە قووەی قانونگوزاری بێتەوە و نزیک بێ و یەکدەنگ بن. ئەوە پێویستیەکە ئەوڕۆکە ئێران هەیەی و بە تایبەت خامنەی بۆ ئەوە حەول دەدا. دەژڵێ لەو 24 ساڵەدا سێ سەرۆک کۆمارکە بووە لەگەڵ من هاودەنگ نەبوون، هاوڕا نەبوون، ئەوە گرفتێک بووە. بەڵام ئەوەی گۆڕانکاری جددی بێەوە هەموو کەسیش چاوەڕوانی دەکا لە موردی ئێراندا ئەساسەکەی ئەوەیە کە ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە. نزیکە پێت وایە من لەم وایە دوور و نزیک دەتوانین بڵێن بەچی دەڵێن دوور بەچی دەڵێن نزیک. بەستەرجی بۆیە وەزعەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندە دەچێتە پێشێ. بەڵام من لەو کەسانە نیم کە پێم وابێ سێ مانگ و 6 مانگ و 8 مانگ دەتوانێت شتی جددی و گەورە لە ئێران بێتە ئاراوە. ڕژیمێکی دیکتاتۆری هاری کە بە هەموو قودرەتی خۆیەوە بۆ سەرکوت خۆی ئامادە کردووە هیچ دەستی کەمینی لە ڕژیمی بەشار ئەسەد لە سووریا. حقەتی ئەوەیە ئێران وڵاتێکیش بووە کە لەم 30 ساڵەدا ئەگەر چاو لێ بکەیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆرترین کاریگەری هەبووە بەسەر وڵاتانی دەور و پشتی خۆیەوە و لە مەرکەزی هەموو ڕووداوە سیاسیەکان بووە، دەستی هەبووە، ئێستاش هەیەی. بۆیە من پێم وایە ئێران گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران یەکێک لە وڵاتانەیە کە بە زۆرترین شێوە سیما و ڕواڵەتی سیاسیەکەی دەگۆڕدرێ. ئێران ناتوانێت ئێرانی ئێستا بمێنێتەوە و بۆیە بە هەموو قودرەتی خۆشیەوە مقاومەت دەکا و هێشتا دەستی هەیە لە ناوچەکەدا، لە عێراق، لە ئەفغانستان، لە سووریا، لە فەلەستین، لە هەموو جێگەیەک ئێران یەکێک لە وڵاتانەیە کە دەستی هەیە. بۆیە بەڵام من گۆڕانکاری لە ئێراندا دەبینم، بەڵام ئەوە زۆر بە نزیک نابینم. کۆماری ئیسلامی هێشتا قودرەتی سەرکوتومانەوەی هەیە و بەڵام گۆڕانکاری زۆر جددی و بنەڕەتی دەبن. ئەگەر جددی بن و بنەڕەتی بن، ئامادەکاری لایەنە سیاسی کوردەکان چییە بۆ ئەم پرسە، بۆ ئەم گۆڕانکاریە؟ بەخۆشیەوە دەتوانم بڵم کە دیالۆگ لە نێوان هێزە کوردەکاندا، لە نێوان حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتدا هەیە و ئێمە لایەنێکین کە هەمیشە پێداگری لەسەرەوە دەکەین کە ئەو ئاڵوگۆڕە جددیانەی کە ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بیبینین جیالەوە. دیالۆگ لەسەر ئاستی کۆبوونەوە؟ بەڵێ، بەڵام هێشتا نەگەیشتونە ئەنجامێک کە بڵین کوردی ڕۆژهەڵات یا حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات بەربەستێک نەگەن بە ئەنجامێک. من لەم وایە جیابوونەوەکان بۆ پاوانخوازی لایەنگەلێک بۆتە هۆی ئەوە و نهایەتەنیش مەجبور دەبین هەمومان. ئەو وشترە لە دەرگای هەمومان خەوتووە و مەجبور دەبین حیزبێک بکوس. بۆ پێت وایە واقعەکە واکە کە مەجبور بن بۆ زەمینەسازینێ بۆ ئەوەی نەگەن بە مەجبوری و بەرگاری بە پەلەش دەکەن بەرامبەر بە هەندێک پرس و هەندێک ڕووداو کە دێتە ئاراوە لە کۆماری ئیسلامی ئێران. ئەوە بەداخەوە پرسیارێک نییە کە من بتوانم جوابی بدەمەوە، چونکە من هەر لە ئێستاوە لە پێشووترەوە بە نوێنەرایەتی حیزبەکەی خۆمان بۆ هەموو شتێک ئامادەین و چەندین جار لەو بابەتەوە قسەمان کردووە. ئەوانەی کە پێیان وایە ناکرێ یا زووە یا هێشتا پێنەگەیشتوە ئەوان دەبێ وڵامی ئەو پرسیارە بدەنەوە. منیش لەگەڵ تۆ هاوڕام کە زۆر مەسەلەکان جددیترە. هەرەوە نییە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزێری گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی کورد گەیوەتە دۆخێکی زۆر هەستیار هەر بە مەسەلەی باکووری کوردستان و ئەم پرۆسەی ئاشتیە
مەسلەیەک نییە کە ئێمە لێی بێخەم بین و کوردی ڕۆژهەڵات لەم بابەتەوە پێویستی یەکجار زۆری هەیە و دەوری گەورەشی دەتوانێت ببێ هەروەک چۆن لە مێژووی بزوتنەوەی کووردا دەوری بووە من لەم وایە کوردستانی ڕۆژهەڵات دەوری پێشەوەی باسی ئینشقاقین با باسی دامەزراندن کەین دوای 6 ساڵ لە دامەزراندنی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان پێگەی جەماوەری ئەم کۆمەڵی چۆنە ئەم پارتەوە ڕۆڵی چۆنە لەم ئامادەکردنە یاخود لەم خۆ ئامادەکردنە بۆ ئەو گۆڕانکاریانەی لە کۆماری ئیسلامی ئێراندا ڕوودەدەن من پێم وایە کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان لایەنێک بووە کە دەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان دیالۆگ و پەیوەندی بووە هیچ مەرجێکی نەبوو بۆ دیالۆگ پێداگری کردووە لەسەر دروستکردنی چەترێکی هاوبەش و هەمیشە ئامادە بووە لەو بوارەدا جیالەوە کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان لە گۆڕانکاریەکانی ئەو 6 ساڵەدا درستی سیاسەتەکانی سەلما چ لە بەرخورد بە بزوتنەوەی سەوزدا ئێمە لە بزوتنەوەی خەڵکی دیفاعمان کرد بەڵام کوتمان دەوری ئیسلاح خوازانی ئیسلامی دەورێک نییە کە بتوان گۆڕان لە کۆماری ئیسلامیدا پێک بێنن و ئیسلاح خوازانی ئیسلامی شکست دێنن هەرواش بوو هەرواش دەرهاتووە لە هەمان کاتدا لەسەر مەسەلەی کورد سیاسەتی نەگۆڕی ئێمە ئەوە بۆ ئێمە ناچینە هیچ هاوپەیمانیەکی ئێرانیەوە نەک دیالۆگ ناکەین ناچینە هیچ هاوپەیمانیەکەەوە مادام مەسلەی کورد و مافی نەتەوەی خەڵکی کوردستان هاوپەیمانی لەگەڵ لایەنی دەسەڵاتدار لەگەڵ لایەنی ئوپۆزیسیۆنی ئێرانی بە چەپ بەلایەنە کوردەکانیشەوە نەخێر کورد بڕوای ئێمە ئەوەیە نابێ بچێتە هیچ هاوپەیمانیەکی سەراسەری ئێرانی کە مافەکانی خۆی قبول نەکرابێ وەک میلەت نەناسرابێ وەک نەتەوە نەناسرابێ ئەوەش دەرکەوت کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەشی زۆری و بەتایبەت ئۆپۆزیسیۆنی ڕاست ڕێک وەک دەسەڵات بیر دەکاتەوە لەسەر مەسەلەی زۆر مەبەستم بوو ئەو دەستکەوتنی ئەو وەڵامە ئەگەری پێکێنانی بەرەی کوردستانی لە ئارادایە لە نێوان لایەنە سیاسی کوردەکان بەڵێ ئەوە هەیە بەڵام دووشت دووفاقەی خستۆتە نێو بزوتنەوەی کوردەوە لە نێو حیزبە سیاسیەکانی کوردستاندا یەکیان مەسەلەی بزوتنەوەی سەوز وە پشتیوانی لایەنگەلێک یان نزیکی لایەنگەلێک لە نێو حیزبە کوردیەکاندا لە موسەوی و کەڕووبی و دڵخۆشکردن بەو گۆڕانە بوو دوو پەیوەندی ئێمە و ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێمە وەک کورد دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی تەرەف نەبووین بەڵکە لایەنگەلێک لە کورد لە حیزبە کوردیەکان چوون دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئۆپۆزیسیۆنێکی دوورکەوتەی بێدەسەڵات لە ناوەوە و سۆسیال بگیری ئوروپایی و ئەمریکایی لەگەڵ ئەوانە چوون بە هیوای ئەوە ئالتەرناتیو دروست بێ ئەوە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانە هەموو ئەوانەی کە چوون هەر تێکدایانی حیزبی دموکرات و کۆمەڵی شۆڕژگەریش لەو کۆنفرانسانەدا بەشداریان کرد ئێمە بنووسرا و بە قسەش کتومانە ئەوە هەڵەیە و دەگەڵ خۆشیان قسەمان کردووە ئەوان گەورەتر بوون لەوەی پسندانیشن دەگەڵ کۆنە پاستار و کەسانێک کە هیچ پێگەیەکی کۆمەڵ ئەمە هۆکاری سەرەکی ئینشقاقی ئێوە بوو لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان یان هۆکارەکەی تر ئەوەیە کە وەک هەندێک لایەن لە نێو پارتەکی ئەو باسی دەکەن لادانی کۆمەڵە بوو لە ڕێبازەکەی خۆی کامیان زیاتر بوو چۆن لادانی کۆمەڵە چێ باسی ئەمە قسەیەکە ڕخنەیەکە کراوە لایەن پێشمەرگەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە کۆمەڵە یاخود کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان لە ڕێبازی خۆی لاداوە پێتەوە ئەمە هۆکار بۆ یان هۆکارەکەی ئەو نزیک بوونەوەیە لە ئۆپۆزیسیۆنی ئێران وەک خۆتەڵی هۆکاری ئینشقاقی ئێوە مەبەستم بەڵێ کاتێک کە پێکەوە بووین بەخۆشیەوە کۆمەڵی زەحمەتکێشان و کادرەکانی کە لە یەک حیزبدا بووین ئەوەخدا ئەوەندە نفوز و ئەوەندە تواناییان بووە کە ئەو لادانانە ڕووی نەدا ئێمە وەختێک لە حیزبی کۆمەنیست جیابووینەوە لەسەر ئەساسی کوردستانی بوون سووربوون لەسەر مەسەلەی نەتەوەیی دموکراسی ناوخۆیی حیزبی و لە هەمان کاتدا چەپمانەوە و چەپبوون ئێمە لەسەر ئەساسی ئەوانە ئەو وەختی لە حیزبی کۆمۆنیست جیابووینەوە قاوغ و قالبی حیزبی کۆمۆنیست و جهتێک کە بووی ئێمە ڕەخنەمان لێ دەگرت نەک ڕێبازی کرێکاری و زەحمەت چێشی و دیفاع لە مافی خەڵکی چەوساوە و تاکیدمان لەسەر کوردستانی بوون دەکردەوە ئەگەر ئەوە بە پێوەەر بگرین ئەو وەختەی کە جیابوونەوە لە بینی کۆمەڵی زەحمەت چێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژگەری زەحمەت چێشانی کوردستانی ئێراندا پێک هاتووە با بزانین کامیان لەسەر ئەو ڕێبازە ماونەتەوە ئێمە پێمان وایە ئێمە پارێزەر و گەشە پێدەری ڕێبازی ئەوان پارێزەر نەبوون نا بەڵە پێم وایە ڕاست پێم وایە ئەوان لەسەرەوە ئەساسە نەمانەوە ئەوەش مانعێک نییە ئەوەش مانعێک نەبووە لە نەزەر ئێمەوە بۆ دیالۆگ بۆ نزیکی بۆ هاوکاری
وەک هاوڕایانی پێشووی خۆمان ئێمە پێمان وایە هێشتا لایەنەکانی کۆمەڵە نزیکترین لایەنن لەباری سیاسیەوە لە ئێمە. نزیک بوونەوەی کۆمەڵە لە ئۆپۆزیسیۆنی ئێران هۆکارێک بوو بۆ ئەنشقاقی ئەوە؟ نەخێر ئەو وەختە نزیک نەبووینەوە، ئەو وەختە نزیک بووین لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی. ئێمە ئێستاش نزیکین لەگەڵ هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی پەیوەندیمان هەیە، بەڵام تاو ئاستە نەڕۆیشتین کە تەسلیمی ئۆپۆزیسیۆنی ڕاست و بێ جێگە و پێگەی ئێرانی ببین، ئەویش بە شێوێکی نادروست. دەنا من پێم وایە وەک نوێنەری بزوتنەوەی خەڵکی کوردستان، وەک حیزبێکی کوردستانی، وەک چەپ، وەک دموکراسی خواست، ئێمە دەگەڵ چەپ و لیبرال و سەڵتەنەت تەڵەب و هەموو کەس مافی خۆمانە دیالۆگ بکەین، قسە بکەین و تەنانەت هاوپەیمانیش بەستین، بەڵام هەموو شتێک سنووری خۆی هەیە و شەرت و شروتی خۆی هەیە. پێشتر باس لەوە کردووە کە کاک عەبدوڵڵای موحتەدی لە سەر سیاسەتی پاوانخوازی خۆی دەڕوات و هێشتا پشتی بە موسەوی و کەڕۆبی گەرمە. ئەمە چیمان پێ دەڵێت؟ ئەوە پێمان دەڵێت کە نزیکبوونەوەکەیان بە ئاستێکە کە ئێوە نەتوانن گفتوگویان لەگەڵکەن؟ ئێمە خەت گفتوگۆمان ڕەت نەکردێتەوە، بەڵام ڕەخنەگری ئەو سیاسەتانە بووین. نەک ڕەخنەگری ئەو سیاستانە کۆمەڵی زەحمەت کێشان توانی ئەو وەختە کە بەشێکی زۆریش لە ئیلیتی کوردی پێی وابوو بە نزیکی لە موسەوی و کەڕۆبی و بە بەشداری لە ستادی هەڵبژاردنەکانیان دەتوانێت کێشەی نێودەسەڵات زیادکە و من دڵنیاشم نە کاک عەبدوڵڵاوان نە حیزبی دموکرات تەرەفداری موسەوی و کەڕۆبی نەبوون، بەڵکە پێیان وابوو لەو ڕێگەیەوە دەتوانن پشتیان بەوان گەرمە پێت وایە؟ نانە تەسیر دانێن لە کێشەکانی ناودەسەڵات. بەڵام لێدوانەکەی جوانمان پێ دەڵێت، پێمان دەڵێت کە تۆ دڵخۆشکردن بەڕەوتێک کە موسەوی و کەڕۆبی گرتوویە، بەڵێ پێیان وابوو ئەوە گۆڕانێک لە ئێران پێک دێنێ. ئامادەین ئێمە فەوری دانیشین قسە بکەین لەبەر چاوی مێدیا، لەبەر ناوبژیوانی دۆست و ئاشنا و ڕەفیقانی هەرتگلامان یا لایەنی نزیک لە هەرتگلامان زۆر زۆر بۆی ئامادەین. ئەوە داخوازی ئێمە بووە. پێشتر بە فەرمین ئەم داخوازیێتان هەبووە؟ بەڵێ ئێمە بڕیارنامەی پلێنممان هەیە، بڕیارنامەی کۆنگرەمان هەیە لەو بارانەوە و ئەوان تا ئێستا بەداخەوە من هیچ بڕیارنامەیەکی ڕسمیم لەم بوارەدا نەدیوە. وڵامیان نەبووە بۆ داخوازەکەی ئێوە؟ تا ئێستا نەبووە. دیارە حەول هەیە، دۆست و ئاشنا هەن کە پێیان خۆشە، لایەنیوە شەیە کە پێی خۆشە و ئێمە جوابی مثبەتمان داوەتەوە و هیوادارین ئەوە بتوانێ بچێتە پێشێ، چونکە چارەیەکی دیکە نییە. ئێمە بەرەیەکی چەپی کوردیمان جزوی دروشمەکانمان بووە ئەگەر هەر نەشکرێ. ئێمە لە دەرەجەی یەکەمدا کۆمەڵەیەکی گەورەمان دوێ بۆ ئەوە حەول دەدەین، بەڵام جیا لەوەش ئێمە نەک دەگەڵ هاوڕایانی لایەنەکانی دیکەی کۆمەڵە، بەڵکە دەگەڵ زۆر چەپیکەش، زۆر خەڵکی دیکەش کە چەپن دموکراسی خوازن لە کوردستاندا، پێمان وایە لە قالبی بەرەیەکی کوردستانیشدا، بەرەیەکی چەپی کوردستانیشدا دەتوانین کۆبینەوە. ئەگەر پێتان وایە دەتوان لە بەرەیەکی کوردستانیدا کۆبنەوە، بۆ تا ئێستا هۆکاری ئەوە چییە کە لایەنە سیاسی کوردەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کاریگەرەکانیان کاریگەری پێگەی جوگرافین نەک بەگشتی؟ حەزەکەم هۆکارە بزانم چییە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە ئەم کێشەیە ئەساسەن لە نێو دموکرات و کۆمەڵەدایە کە بەری گرتووە بەوەی بەرەیەکی کوردستانی پێک بێ و دیالۆگیش چ ئێمە دەگەڵ لایەنی دیکەی کۆمەڵە، چ نزیکی کۆمەڵەکان، چه هاوکاریان، چ دیالۆگیان بۆ یەکگرتنەوە من پێم وایە کۆمەک دەکا بەوەی بەرەی کوردستانیش پێک بێ و بەرەیەکی چەپی کوردیش لە کوردستانی ئێران زەرورەتەکەی هەیە. من پێم وایە ئەویش دژی بەرەی کوردستانی نییە، بەڵکە ڕێخۆشکرە بۆ بەرەیەکی کوردستانی لە کوردستانی ڕۆژهەڵات. ئێوە هەڵتان داوە ئەم سیاسەتە بگۆڕن کە کاریگەریتان تەنها کاریگەری پێگەی جوگرافی بێ؟ هەڵتان داوە ئەم سیاسەت بگۆڕن کە خۆتەڵی کۆمەڵە و دیموکرات زیاتر ئەمیان پەیڕەو کردووە؟ من پێم وایە هەموو کەس حەولی ئەوە دەدا. حەقیقەتی ئەوەیە کە هەر لە سەقز بەولاوە هەتا دەڕوا بۆ کرماشان و ئیلام وانە پێگەی کۆمەڵە و منتەقەی نفوز و لانکەی کۆمەڵەیە و لەو لاشەوە دەڕوا زۆرتر حیزبی دموکرات نفوزی بووە. من پێم وایە ئەو دەورەیە گۆڕاوەوە هەموو کەسش حەول دەدا ئەو تەوازونە بگۆڕێ و شتەکە جوگرافی نەبێ. بەڵام ئەوە واقعیەتێکە لە حزابی ئوروپایش وەزعی جوغرافیایی یا کادر و ئیمکانات و سنەتی کام حیزب لە چ وڵاتێک لە چ بەشێک لە خاکەکە زۆرتر بوو بێ بە دڵنیاییەوە پێگەی زۆرترە. تۆ ناتوانانی ئینکاری ئەوە بکەیت کە زۆر کاری جەماوەری گەورە بۆ لە جنوبی کوردستان کۆمەڵە کردوێتی، لە جەنوبی کوردستانی ڕۆژهەڵات تەڵم
بەڵام لە شمالی کوردستانی ڕۆژهەڵات نەیتوانیوە ئەو کارە بکە و تەبیعیە کە پێگەکان جێگە و پێگە و نفوزی فەرقی هەبێ. دووبارەگە قسە لەسەر کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بکەین. پێگەی ئێستای ئەم پارتە چییە و چۆنە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و بە تایبەتی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا پەیوەندەکانی چۆنە؟ ئێمە دەگەڵ هەموو لایەنەکان و دەگەڵ هەموو حیزبە کوردیەکانی هەموو بەشەکانی کوردستان پەیوەندیمان هەیە و ناشمێ بە باڵای خۆمان هەڵ بڵین و عەقیدەشم وایە ئەوەی کە کۆمەڵەیە سوننەت و خەڵکێک کە لە ناوەیە و خەبات دەکا زۆرتر دەگەڵ ئەو سیاستەی کە کۆمەڵی زەحمەت کێشان هەیەتی دێتەوە کە هەم چەپبوون و دیفاع لە مافی خەڵکی کرێکار و زەحمەت کێشە هەم نەتەوەی بوونێکی ڕوون و ئاشکرایە لەم بابەتەوە. هۆکاری جیابوونەوەی باڵی بەهرامی ڕزایی چی بوو لە کۆمەڵە؟ من پێم وایە بارامی ڕزایی باڵێک نەبووە، بارامی ڕزایی ئەوە شتێک بوو کە ئەو وەختە بوو نەش بوو بە باڵ و دیاریش بوو ئەو کەسانش کە دڵیان بەوە خۆش بووە پیلان جێڕیش بەو دەلیلە لە سنەتەکان و لە پرەنسیپە حیزبیەکان لایدا بوو. سەبارەت بە نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستی پێشووتری لایەنە سیاسی کوردەکان بایکۆتکردن بووە و جەنابەت لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیە باس لەوە دەکەی دەڵێت هەڵوێستیان بەشداریکردنە یان بایکۆتکردن. ئایا ڕێگەی سێهەم هەیە بۆ ئەم لە کام لێدواندا لێدوانێکی پێشتری ڕۆژنامەی ئاوێنەدا بەس لەوە کردووە کە من ئاخرین قسەکانم کوردەکان یان بەشداریان کردووە واتە مەبەستێکی تر بێدەنگ نەبوون نەیانتوانیوە بەو مەبەستی کە جەناب وتوتە بێدەنگی چارەسەر نییە یان بەشداریکردنی هەندێک لە کوردەکانە یان بایکۆتکردن کە ئێوە هەڵوێستی ئێوە بۆ پێشتر. پێت وایە ئەم هەڵوێستە بەردەوام دەبێت بۆ ئەم هەڵبژاردنەش؟ یا من پێم وایە کاندیدەکان و ئەوەی لە نێو دەسەڵاتدا ڕوودەدا و هەر ئەوەی کە زیاتر لەنەوە لە سەتی ئەوانەی بۆ شوڕای شار خۆیان کاندید کرد بوو تەنانەت ئیسلاحخواز و تەرەفدارانی ئەحمەدی نیژاد و حکوومەتیشان لە شوڕای شارەکان وەلاناوە هەڵبژاردنێک نییە قسەیەک لە دموکراسی نییە بۆ خۆیان دەستچینی دەکەن ژمارەیەک و دایدنێن لە شوڕای شارەکانیشدا و ئەوە مەسەلەیە و بۆیە بەڵێ هەڵبژاردنێکی ئاوا ئێمە قەتی ددان پێدانانین و بە هەموو قودرەتی خۆشمان حەول دەدەین نەگەوە بێدەنگ بین حەول دەدەین کە لە دەوری ئەوە بزوتنەوەیەک دروست بێ و خەڵکی تێبگەێنین کە بەشداری یعنی هیچ هەڵبژاردنێک نییە و دەنجی خەڵک تەسیرێکی نییە بەڵکە بۆ خۆیان ئەوەی ویشتیان سەری لە سندوقەکانی دەنگدان دێنە دەرێ. ئێمە ئەو سیاسەتە درێژە پێدەدەین بەڵام هەرەوە نییە سیاستێکی پاسی و نافعال بگرین. ئێمە لە هەموو بوارەکاندا چێەوەی کاندیدەکان بناسیێنین لە شوڕای شاریا لە هەرجەیەکی دیکە چ ئەوەی قسە بکەین لەسەر هەڵبژاردنەکان و قسە بکەین لەسەر سەرۆک کۆماری و کاندیدەکانی سەرۆک کۆماری مەسەن ڕەفسەنجانی یەکێک لەوانەیە کە یەکێک لە تاوانبارترین کەسەکانە دەبێ قسەی لەسەر بکرێن. ئێمە ئەوە درێژە پێدەدەین و داواکردنی بایکۆتکردنی هەڵبژاردنەکان ئێمە ئەو هەڵبژاردنە بە هیچ شێوەیەک بۆ بەشداریکردن نابینین. خەڵکێکی زۆریش دەزانین کە هەیە دەچێت لەبەر ترسی خۆی لەبەر ژیانی لەبەر کۆپێن دەچێت سەر سندوقەکانی دەنگ بەڵام خۆ دەکرێ لە نێو ئەوەشدا ئێمە چالاکانە و ئاکتیڤ لەو مەسلەدا بڕۆینە پێشە و قسە لەگەڵ خەڵکیش بکەین و لەگەڵ چالاکوانانیش و بکرێ هەر چەندە بکرێ چالاکوانانی مەدەنی لەم بوارەدا بتوانن ڕۆشنگەریەکی زۆرتر بکەن. ئێمە و جیهەتە دەگرینە پێش. ئێمە یا دەبێت لە هەڵبژاردنەکاندا چالاک بەشدار بین و نوێنەر و کاندیدی خۆمان هەبێ دفاعی لێ بکەین. مهمیش نییە هی کۆمەڵە بن مهم ئەوەیە کە بتوانن وابەستە بە دەستگانە بن بێلایەن بن کە شتیوانیە لە کۆماری ئیسلامیدا و نایبینین یا لە هەمان کاتدا وەختێک ئاوا دەستچینکردە دەبێت ئیفشای ئەوە بکەین لێ لە قاودین و هەرای لێ ساس بکەین. پێشەوەی باس لە دوا تەوەر بکەین لە ئێستادا پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کشانەوەی پەکەکەیە لە تورکیا. جەنابەت باس لەوە کرد کە پەیوەندی پتە و باشتان هەیە لەگەڵ لایەنە سیاسی کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لەگەڵ پژاکدا پەیوەندی ئێوە چۆنە؟ ئێمە دەگەڵ پژاکیش پەیوەندیمان هەیە
پژاک وەک واقعیەتی قبولمان کردو لە مەراسم و لە بەزە شتێکی ئێمە بەشدار بوون هاتوون سەردانیشیان کردوین لە هەمان کاتدا سیاسەتی ئێمە جیاوازە لە پژاک و پژاک بە نزیکە و پێکاکە مەیلە و پێکاکەوە پژاک بە لەباری ئیدۆلۆژیک و فکریشەوە هەر بە و وانێکە دەبینین و پەیڕەوی خەت و مەشیەکی تایبەتی خۆیەتی باش دواتە وەرمان تایبەتە بە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دیسانەوە دەچمە سەر قسەیەکی پێشوت کە باس لەوە کردووە کە پەیوەندی نێوان ئێران و هەرێمی کوردستان مەترسیە لەسەر کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان مەبەست چیە لەم قسەیە من هەر ئەو جملەیەم نەکوتووە زۆر شتی دیکەشم کتووە من پێم وایە ئێران یەکێک لە وڵاتانە بووە لە 6 ساڵی ڕابردوودا زۆرترین کاریگەری لەسەر مەسلەی کوردیش بووە توانیوێتی بە کارتی کورد کایە بکە ینی کاریگەریان دەستێوەردان پێت وایە کامیان زیاتر نا کاریگەریشی هەبووە ئەو توانیوێتی پشتیوانی زۆر مەسەلەن لە بازەجەیەک حیزبە کوردیەکانی باشوور بکە کاریگەری بووە لەسەرەوەی سەرکوتی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکە ئەوانە کاریگەرین وە لە عینی حاڵدا دەستێوەردانیشی بووە ینی ئێران وڵاتێکە کە پەیوەندی زۆری دەگەڵ پێکاکە پەیوەندی زۆر و زەبەندی بووە و سعی کردووە بلەخەرە بەهۆی مەوقعیەتێکەوە کە پێکاکە هەیەی لە بەرابەر تورکیەدا سعی کردووە کە نفوزی بێ سعی کردووە کە بە جۆرێک حتا دۆستایەتی هەبێ ئەگەر وایە من پێم وایە ببوورە من پێم وایە ئەوە واقعیەتێکە و ئێران هەمیشەش بۆ لە ناوبردن و تێکشکاندنی بزوتنەوەی کوردی لە هەر پارچەیەکی کوردستان ئەگەر وایە بۆ پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئێران مەترسیە بۆ کوردانی ڕۆژهەڵات ئەو پەیوەندیە مەبەستم پرسیاری لەسەرکەم من پێم وایە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببوورە کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان قەتعەن یەکێک لە شتەکانی ئەوەیە کە بەدژی کوردی ڕۆژهەڵات کار بکە و قەتعەن بۆیە کە گوشار بخاتە سەر هەرێمی کوردستانیش مەسەلەن لە پەیوەندی لەگەڵ مالیشیدا خۆ ئەوە ئینکار نییە بەڵام لە هەمان کاتدا من تا ئێستا نەمدیوە کە هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڵ کۆماری ئیسلامی بەدژی ئێمە کارێکی کردو با بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەین ئێوە زیاتر نزیکن لە یەکێتری نیشتیمانی کوردستان لە باشووری کوردستان نزیکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێران کاریگەری هەبووە بەسەر ئێوە من تا ئێستا ئەوە مۆک واقعیەت دیوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان یا پارتی بیانەوێت لەگەڵ وڵاتانی دراوسێ پەیوەندیان هەبێ نەخێر ئێمە ئەمن نەمدیوە کە ئەوان لەو پەیوەندیەدا دەگەڵ ئێران بەدژی ئێمە کارێکیان کردبێ تا ئێستا شتیوانە خوێندنەوەت بۆ پەیوەندیەکە پێت وایە پەیوەندیەکی دروستە پەیوەندی حکوومەتی هەرێمیان بە تایبەتی یەکێتی لەگەڵ ئێمە هەمیشە هۆشداری خۆمان لەو بابەتەوە داوە و قسەی خۆمان لەو بوارانەدا کردووە و تەبیعیە کە ئەو پەیوەندیانەی هەرێم بەگشتی وەک حکوومەتی هەرێم وەک پارتی و یەکێتیش دەگەڵ وڵاتانی دراوسێ قەتعەن دەبێتە هۆی ئەوە ئێمەش ڕعایەتی بکەین ئێمە ناتوانین وەختێک لێرە دانیشتوین شێوێنەری پەیوەندیەکانی یەکێتی و پارتی دەگەڵ ئێرانیش بین و قەتیژەوە تەوەقع ئەمان نەبووە و کۆمەڵە وەختی خۆی فعالیەتەکانی خۆی لەو بوارەدا جاری وا بۆ مەحدود کردوێتەوە ئەگەر وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی چی بووە لە لێک نزیکبوونەوەی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان من لەم وایە ئەوان تا ئێستا غەیری قسەی خێرشتی دیکەم لێ نەدیون و لێم نەبیستون ئینسافمان هەبێ و تەبیعیشە ڕەنگە دەستیشیان زۆر ئاواڵە نەبێ من بەڕاشکاوی بڵم کە بیانەوێ بە زۆر حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات لێک نزیککەنەوە بەریان بۆ پێک بێنن یا پێیان پێک بێنن تەبیعیە ملاحەزەی دیپلۆماتیکیان هەیە و ئەوەش واقعیەتە جیالەوە سێهەمین خاڵمەوە بۆ ئێمە دەبێ حیزبەکانی کوردستانی باشوور بەرەمان بۆ پێک بێنن یا ئەوان تەسیرمان لەسەردانێن ئەگەر بزوتنەوەی کوردیە بەڕاستی لە خەبات و تێکۆشان لە مێژوودا من هیچ شتێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کەمتر نبینم و دەبێت دەرچی سیاسی ئەوەندەش لە نێو ڕەهبەرانی کوردستان ڕۆژهەڵات هەبێ کە ئێمە خۆمان نەک بە پاڵنەرێکی دەرەکی نەک بە ئەمریکاش تەنانەت بەڵکە خۆمان
دەرک بەو زەرورەتە بکەین و هەست بە بەرپرسیارەتی لە بەرابەر خەڵکەکەی خۆماندا بکەین. وڵە زۆر سپاسەکەن سپاس بۆ کاک عومەری ئێلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لە سودی چاپێکوتنیە سپاس بۆ تۆش وەرەزان زۆر سپاس بۆ تەماشاکردنی ئێوە هەمیشە لە خۆشیدا بن.